وڵاتی پڕ لە غوربەت لە سۆزی نیشتیمان خاڵی دەخیلیاران بەر لە مردن بمبەنەوە بۆ جێی منداڵی. ئەمڕۆ باسی غوربەت و غەریبی دەکەم، بابزانم ئەو کەسانەی کە لە غوربەت و لە غەریبیا بوون هەستیان چۆنا کاتێک لە نیشتیمان دوور بوونا، چەندێک تامەزرۆی سڵاوێک بوونا، چەندێک تامەزرۆی هاوکاری و یارمەتیەک بوونا، ئەی چەندێک بیری مەملەکەت و نیشتیمانی خۆیان کردووە. ئێوە لەگەڵمانە بن، من بزانم ئەو کەسانەی لە غەریبیا ژیاون هەستیان چۆن بووە. بینەری بەرنامەکە بن لەگەڵمانە. بەتەمانی ماوجارە لە هیچ جێک نە سەفەر بکەمونە تووشی ئەو غوربەتەش بمۆجارش ڕۆژئاوبوون شتێکی جوانە بەس لە غوربەتە نەبی. دایما عەزم لێ بۆ ئیشەکەم زوو جێ بەجێوی بگەڕێمەوە. ئەو عادەت و تەقالیدی لەوێ هەیە لەکنەمە نییە، لەکنەمە عادەت و تەقالیدەشی دیە، یعنی حتا خواردن و شتیشان لەگەرەمە ناگونجێتن ئەگەر ڕاستێکت دەوێ یانی ناتوانم هەر لە لێرە بچمە دەریا و جا نەگە ئەوروپا زەحمەتە بەرگەی غەریبی بەس بای لای عێراقی بەهات بایە فەرەومشین پێداهات ینی غەریبی بە قسە خۆشە نە وڵاتم ڕۆنیوە تا ئێستا ئێستاش بۆم بکرد بەیانی ڕۆم لەبارەوەی هیچ ئومێدێکم نەماوە ئەوی ڕاستی بی ئەی ناڵێ لەوێ غەریبم غەریبی بەس خۆ ئازادی خۆ دەتوانێت لە خۆت ئیش بکەیت خۆ کەس حەقت ناخوا لە وڵاتێک بژی هەست بە هەموو تاریخ بکەی دەبێ ئەمە شامێک بیت شەکرێک بێتن وەڵاهی نە شامە و نە شەکرا. سەفەری هیچ وڵاتێکت کردووە؟ بەڵێ. باشە لە کاتی سەفەردا غەریبی هیچ کەسێکت کردووە یان هەستت چۆن بۆ لەو سەفەرە؟ بۆ بیرکردنی کەسێک بەس بیری عایلەی خۆم کردو، ینی دایک و باوکم، بەس بۆ بیری وڵاتی خۆکەم ناوەڵە خۆشم بینیوە لەوێ، بەس بۆ غەریبی هەروەڵا بەس بیری دایک و باوکم کردو، بەس بۆ وانی کە بێمە ناو شارەکە ناوەڵە ئەلێ خۆشم بینیوە و خۆشتریشە و لە سەفەر ئاگریاوی لە غەریبی ئاگریاوی بەس بۆ دایکم یعنی لە وڵاتی دوور بۆ دایکت گریان؟ بۆ دایکم بۆ باوکم بۆ هەردووکیانە بەس بۆوان گریاوم، بەس بۆ یە شتێکی تر ناوەڵا نەگریاوم. سویمە ئێران، سویمە تورکیای، سویمە سعودیش. باشە بەێ لە سەفەردا زۆر بیری چ شتێکت کردیان؟ وەڵی بیری ینی بیری کویانی بۆ منە غەریبی چت کردیان ماڵەوەیە غەریبی وڵاتی خۆت خۆشترە لە جێگایشتر، هەر وڵاتی خۆت خۆشترە لە جێگایشتر. لەبەرچێ یەکەم زمانەکەی زۆر باش نازانم، دومیان ئەو عادەت و تەقالیدی لەوێ هەیە لەکنەمە نییە، لەکنەمە عادەت و تەقالیدەشی دیە، یعنی حتا خواردن و شتیشان لەگەرەمە ناگونجێتن ئەگەر ڕاستێکت دەوێ ینی. بەس ئێستا لە هەموو گەڕایمە سعودیە بگرێت سویمە ئێران سویمە ئوردەن سویمە و تورکیاش سویمە بەخۆی. چەند مایەوە؟ بەخۆی زۆر ماهمەوە، مانگێک مامەوە لە ئوردەن، لە تورکیا زۆر مامەوە، لە ئێرانیش تقریبان ئافتەک مامەوە، بەس تەمەشام کردانی عادەت و تەقالیدی خۆمان لە هەولێرە لە هەر هەمویان خۆشتر بوو، خواردنیان باشتر بوو، ڕێک و پێکتر بوونیانی نەوەما لەگەرەمە فەرقەچیان هەیە ینی. خەت لەو سەفەری کە وڵاتانت کردووە گریاوی بیری نیشتیمان کردی؟ ناوەڵی کەم ینی کەمەوەم نەکردووە، بەس چی ئەخەر ئەم لەوانەیە بە نەخۆشیش سووبم لەوە یەکزارەوە نەبوومە ینی. باشە لە سەفەردا چ شتێکت بەلاوە زۆر سیر بووە زۆر پێی سەرسام بووی؟ وڵی شتە شوانە و بەس مەسەڵەن لە تورکیا جلوبەرجیان وەچیمە نییە، مەسەڵەن هەندێک شتیان زۆر جیاوازی هەیە لەگەرەمە. ئەوەیە فارسەکان تقریبان کوردەوارەکەی خۆمان لە ئێران زیاتر لەمە نێزیکن، بەڵام سعودیەشانی باش ڕێک و پێک بوون، بەڵام ئوردەن لە هەرمیان ڕێک و پێکترە. ئەو وڵاتانەی کە گوتت نیشتیمانی خۆمان خۆشتر لەوێندە لەبەر ئەوەی زمانەکەت نەدەزانی هەر عادەت و تەقالید و زمان و ینی فەرقەکی هەیە لەوێ غەریبی لێرە نات و ئەوەی خۆتە نیشتیمانی خۆتە لەوێن دەرکەس ناناسیە لەوێ کەس ناناسی ینی وەکو برەی وەچی فەرقەکی هەیە دوایە زمان زۆر ئەساسە ینی ئەتکە زمانەکەی نەزانی فەرقەکی هەیە، بەڵام لەوانە لە ئوردەن پێ لە هەمیان مرتاعترم لە هۆرە عەرەبیەکەی بڕک تێدەگەیشتم، عادەتیان زۆر باشە، ئینسانی زۆر باشیان هەیە ینی. ڕەنگە یارمەتیش نەدرێ وەکو لەوەی لێرە یارمەتی دەدرێ وانوایە، بەس لە ئوردەن خەڵکەکەیان زۆر باشە بەڕاستی ینی ئەگەر عەرەبن بەس خەڵکەشی باشیان هەیە. یەکێک لە سیما جوانەکانی ڕۆژ کاتی ئاوابوونە. ئێران دەرێتن بە زمانی فارسی دەرێتن غروبێ ڕووس زیبا ئەست ئەمانە دەرغوربەت، یعنی ڕۆژ ئاوابوون شتێکی جوانە بەس لە غوربەتە نەبی.
غربەتم دیتیە و ڕۆژ ئاوابوون کەشم دیتیە لە غوربەتە هەستت چۆن بووە چه هەستێکت هەبووە ئیسان ئەو کاتێ لە غربەتە ئەو جا دەزانی کە شوێنی خۆ چەند خۆشە هەتا لە غربەت نەبینی نازانی ئەو شوێنە لێ دەژی لەگە داک و بابت لەگە خزم کەست ژیان چەند خۆشە لە غوربەتە زۆر بیری چ شتێکت دەکرد چ شتێکت بەلاوە گرنگ بوو یادگاریەکان زۆرن مەسەرەن برادەرەکانت ئەوی لەگەری ژیایی ئەوی لەگەرت خیندیە ئەوی لەگەرت داوامت لەگە کردیانی ئیشی کاروباری ڕۆژانە ئیش لەگە کردیە ئەوە هەموو یادگارینە بەڕاستی ئەوان هەموو دێن دەهاتەوە بیر هەموو ڕۆژەکان دێنەوە بیر چکە لە غوربەتە هیچ کارێک نییە بەس بیر دەکەیەوە بەڵێ خەت لە غوربەتە گریاوی دەمەوێت ڕاشکاوانە پێم بڵێ چەند لە غوربەتە گریاوی لە غوربەتە نەگریاوم نەخێر بەڕاشکا نەگریاوم بەڵام غەریبیشم زۆر کردیە زۆرم کردیە باشە لەو کاتی غوربەتە بۆن من لە سەفەرا بووی لە وڵاتان بووی چ شتێک وەی لێکردی هەوا غەریبی تەنها دووربوون لە کەس و کارێک یان یارمەتی نەدان و نەزانی زمانی ئەو شوێن و ئەو وڵاتە بوو هەموویان هۆکارن مەسەرەن کاتێک دەچێت شوێنێک ئەگە زمانە نەزانی مەسەرەن داوای نانخواردنێک بکەی هەست بە غەریبی دەکەی لە تەکسیەک سواربی نەزانی قسەی لەگە بکە بۆ چێ دەتبات هەست بە غەریبی دەکەی ئیتر هەموو کارەکانی تر هەر ئەوە بۆیە ئەوانە غەریبینە غەریبی ئەو نێت کە سواری خۆت دووری غەریبی ئەوە نەتوانی قسە بکەی نەتوانی سەردانی کەسێک بکەی نەتوانی بەدلی خۆ شتێک بکڕی شتێک بفرۆشی پیاسەیەکی گە برادێک بکەیانی ئەوان هەموو غوربەتن بە بازارێک گەورە دەڕۆی کەس نارێ فلانە کەس چۆنی ئەوانە غوربەتن ینی لە غوربەتە تامەزرۆی سلااوێکی هەمویان تامەزرۆن هەموو شتێکان تامەزرۆن نان خواردنێک لەگە برادێک تامەزرۆ سلااوێک تامەزرۆ بەڵێ هەمویان تامەزرۆ چەند ساڵ لە غوربەتا بووی من زیاتر بە ماگو ئەوە نەمامەوەکو سا نەماینەوەکەمدە چوومە بە ماگێک ڕۆیشتیمەوە هاتیمەوە سەفەری هیچ شوێنێکت کردووە هیچ وڵاتێکی شارێکی دوور سەفەری شوێنێکت کرد چین قەتەر ئیمارات باشە لەو دووریە و لەو غەریبیە زۆر بیری چ شتێکت دەکرد بەخدا من بەلای تجارەت چوویمە یعنی کە جەزای چوو غەریبی ئێرەم نەکردبووە ئەم بەچووبە بە ماگ لێ ئەشیا بکڕیەوە هاتیمەوە باشە ئەگەر بسێ شوێنێک زۆر بمینێەوە چ شتێکێ لەو نیشتیمانە زۆر بیری بکەی غەریبی بکەی بە قورانەکە تو زۆر دوورکەیەوە لە مارەوە غەریبی مارەوە دەکەی یعنی غەریبی کوڕەکان دەکەی کچەکان دەکەی بەسە غەریبی مندارەکەی خۆت دەکەی گەر زۆر بمینێ لە جێک بەزەمە کە سەفەرم کردێ لەو پەڕی مانگەک مایمەوە زیاتر نەمایمەوە باشە لە ماوەی ئەو مانگەیە کە ماڵ و منداڵی خۆت نەدیوە نەگریاوی بۆیان نەخێ بەس تەلەفۆن بە تەلەفۆن قسەم لەگەریان کردووە دای من تەلەفۆن لەگەکردن ڕۆژانە زارەوە بۆ 2003 قسەم لەگەریان کردووە حەزت کردووە زووتر بگەڕێەوە ئەرێ وڵە دای من عەزم لێ بۆ ئیشەکەم زوو زێ بە زەوی بگەڕێمەوە خۆشترە هەموو لە هەموو وڵاتێک بچی وڵاتەکەی خۆت خۆشترە وڵاتەکەی خۆت خۆشترە بەرچی بە قوران لەبەرەوەی لە وڵاتەی گەورە بوو لە وڵاتەی بووی هەر وڵاتی خۆت پێ خۆشترە ئەژیانی وڵاتی خۆت خۆشتر لە هەموو مەملەکەتێک قەت لە غوربەت و لە غەریبیا بووی لە سەفەرا بووی نا لە غوربەت و لاوانە نەبوومە بەرام لە نۆهەتەکان تقریبان 55 شەو لە کوێت بووین نەهاتینەوە ئەو کاتە لە هەموو کاتەچی لە لای من غەریبتر بووە یعنی لەوەی غەریبتریم نەریتە تا ئێستا ئەو کاتەی کە دایکیشم نەما بوو ئەو کاتە هەر زۆر زۆر غەریب بووم هیچ وەختێک وەکو ئەو کاتە نەبوومە بەس ئەلحەمدوللا بەتەمانی ماوەجارە لە هیچ جێک نە سەفەر بکەم و نە تووشی ئەو غوربەتەش بمەوە جارشتر لەو غوربەتەیە کە لەوێن دەربووی هیچ کاتێک نەگریای بۆ وڵات و بۆ نیشتیمانی خۆت هەر یەکێک بۆ وەتەن و نیشتیمانی خۆی نەگریە کەواتە لۆ داچی بمری بۆی ناگریە کەواتە گریاوی بێشک گریا و زۆریان کەم وەڵا ئەوجاوە خوا دەزانی ئینسان ئەگە لە غەریبی بوو ئەگە نەگریە کەواتە نابی ئینسان بی ئینسان لۆیە ئینسانە کە غوربەتی لە دەردابی و بگریە ئەگەر نەگریا کەواتە غوربەتی نییە کە خۆشەویستی نییە کە خۆشەویستیش نەبوو کەواتە هیچ شتێکت نییە باشە لەو غوربەتەیە زۆر چ شتێک بەلاتەوە خۆش و بیرت دەکرد یعنی هەمیشە بیرت لێ دەکردەوە ئەوەی کە لای من خۆشەویست بوو بگەمەوە برایەکانم و بگەمەوە باوکم لە هەموو شتێک لە لای من گرنگتر بوو بگەیەوە باوکو برات بەرێ دایکم نەما بوو بگەمەوە کنەوان و لە گەرەوان دابنیشمەوە جارشتر سەبووریت بەوانەوە داهات تەبعان ئینسان سەبووری بە داک و بابی خۆی وەدێت بە برا و بە خزم و کەسی خۆی وەدێت بەرام باوک دایک چەترێکە هیچ کەسێک ناتوانێت جیان پڕکاتەوە هیچ کەسیش ناتوانێت جیان بگرتەوە ئێستا هیچ کەسێکت هەیە لە غوربەت و لە غەریبیا بیبیری بکەی چۆن نیتم مەرێ وەڵا هەندم هەیە نەبیتەوە زۆرم هەیە و زۆریشان بیر دەکەم و زۆرش حەز دەکەم جارێکی تر پێیان شادمەوە و
جارەشتر وەکو جاران دابنیشین لەسەر سفرەیەک پێکۆنان بخۆین و پێ بکەین بەڕێزن سوپاسان دەکەم قەت سەفەرت کردووە لە غوربەت و لە غەریبیا بووبی ناوەڵا سەفەرم نەکردووە بەس ئەو شارانەی خۆما وەکو سولێمانی و دۆک و زاخۆ ئەو جیانە سەفەری دەرەوەی شارم نەکردیا وەکو تورکیا و ئێران و ئەو جیانە باشە لە نەوەتەکانیش نەچوێ ئێران یان نەچیە کوێت دانەبڕایی لە کوردستان ناوەڵا دانەبراوە باشە ئەگە سەفەر بکەی ئەگەر بڕۆی لەو نیشتیمانە زۆر غەریبی چ شتێکی دەکەی بەخواگە بە تەنیا بڕۆم ئەتمان غەریبی مار و مندار و دۆست و برادر و دایک و باوک و زیاتر غەریبی وانە دەکەم زیاتر غەریبیوان تەبعاً بەرێ بەرگەی دووریوان دەگری زعمە ناوەڵا ناتوانم هەر لاو لێرە بچمە دەریا و جا نەگە ئەوروپا زعمەتە بەرگەی غەریبی سەفەر هیچ شوێنێکت کردووە هیچ وڵاتێکت کردووە ناوەڵ قەت دەستم دەرەوە من قەت نەچێت ناوەڵ هەر لە شارێ بوومە باش ئەگە بچێت دەرەوەی وڵات بچە غەریبی بچێ وڵاتێکی دوور زۆر بیری چ شتێک دەکەی وڵا بیری داک و بام دەکەم زۆرە من وڵات داک و باوک ئەم ماگرێک مار داک و باوم مارم بار کرد بوو بەزوجیان سوبەکە مار داک و باوم نەحاومەوە یعنی تەنها ماڵت گواست بۆ لە ئەری وەڵا نەحاومەوە بەبێ دایک و باوکت نەتوانیت ناو نەتوانی ناوەڵا تقریبا ساڵێک ڕۆشتم هەموو زبان بتوانمەوە وێنەرە هەموو زبان حتا مارم مردو وێنەرێ نەحاومەوە بەرگەی دووری دایک و باوکت ناگری ناوەڵا ناوەڵا هەموو زبان دەبا بچمامە وێنەرێ نەدەحاومەوە حتا خانەکەم فرۆشت چم لێ کڕیمەوە ئەندەوەی نزیک بوومەوە درم داکە لۆم داک بە ئەساس بوو یان ئەوان باتوانێت دەبام بچمامە یعنی ئەو شتێک کە زۆر غەریبی دەکەی دایک و باوکت ئارێوەڵا ئەڕە بێوان ناژی زۆر عاتکەیە لێوان ناژی ناوەڵی هاتە بەزیانی لەم دوسێ برامەیە دوورکەتنەوە هەر هاتنەوە منتقەی یان هەم مادینەوە داک باومان نە ئەوانیش بێمە دەژین نەماش بێوان دەژین ئەوانیش بە بێن گۆناوەڵا ناوەڵا یعنی وەگری یەکچین لەگە داک باوم وڵا سەفەر بەس بۆ ئەوتمە یعنی بۆ نەخۆشی شتوا چوونە بۆ غوربەتی نەڕۆشم یان یەک جاریبی قەت غوربەتت نەدیوە لە غوربەتە نەبووی وڵی لەوانەیە بووی بەس بۆ شێوە نیە نە باش ئەگە سەفەر بکەی لە وڵاتە بڕۆی زۆر بیری چ شتێک دەکەی لەو نیشتیمانە لەم مەملەکەتە وڵای زیاتر بیری ماڵ و منداڵ و دایک و باوک و شکوو ئەوانە دەکەی زیاتر بیری کامیان زیاتر دەکەی وڵی دایکم زیاتر برن ئەوە زیاتر دایک ئارە وڵ باشکە جگە لە دایک و باوکت چیت کە لەو نیشتیمانە زۆر بیری دەکەی وڵای لەو نیشتیمانە چی وانە ڕاستیکە پێ برم ئارە وڵە یعنی تەنها بیری دۆست و ئازیزەکانی ئارە وڵە بەرە بالفعل کەست هەیە لە غوربەت ئابی ئێستا هیچ کەس نزیک نە نەخێ تەماشاکە خەلک کەتە وەزعشی وەزعکە وەزی خەلک باش نییە بەڕاستی یعنی خەلک ئیش نییە کار نییە کەسابەت نییە یعنی ناومێد بووە ئەگەر هیچ وڵاتێک لە وڵاتی کوردستان خۆشتر هەیە وڵاتی دیکە دیوە بێزگە لە کوردستان نە وڵاتم ڕۆنیوە تا ئێستا نۆ وڵات گەڕاوی هەروەڵ نە وڵاتم کردووە لەو نۆ وڵاتێکە گەڕاوی زۆر غەریبی کوردستانت دەکرد طبعا ئینسان لە شێ بەوڵەت بوو هەر بیری ئەوەی ئەەکەی بەست بکە یعنی باشە لە غەریبیا هەستت چۆن بووە چه هەستێکت هەبووە وەڵا ئینسان دایم هەستی وڵاتێکە دایم هەستی بڵێم ناومێدیەکە لە جیان ئینسان ئەگەر وەزعی باشوی ئیش هەبی کەسابەت هەبی خەڵک ئێستا ئەوروپای چ دەکات ناچی باشە لەو وڵاتانەی کە لێی گەڕاوی چ شتێکت بەسەر هاتووە زۆر ناخۆش بووە وڵای زۆر جار هەبووە لەگە قاچاقچیان ڕۆشتن قاچاقچیەکان فێران لە خەڵک کردووە بۆ نمونە پاران لێوەرگرتی گوتیان دەدبێنە بریتانی دەیان بردی لە جەزیرەکان دەیان سوڕاندی پارەکەش دەفەوتە ئەوە زۆر ناخۆش بوو ینی ئەتول لەسەر ئەو نەبوونیەی کە خەڵک بگات بەجێشی باش مەسەن ژیانی خۆی و مار مندای پێی بەڕێوە ببە ئەوانش لەسەر ئەوە ینی فێر لێ بکەن زۆر ناخۆشە دایمیسان یعنی هەست دەجوێ بیری وڵات دەکەی بیری داک و باو منداڵ دەکەی باش لەبەر چ دەتەویست لێرە بڕۆی وەڵای غێر هەر ژیانە کارەبات نییە
ئاوت نییە معاشت نییە ئیش و کار و کەسابەت نییە دەفەرمە بازارە بەڕۆ بازار خەرواقی تەماشاکە لەوان ئێستا 100 دوکان زیاتر قەپات بی هەموو قەپاتیان هەموو دانێخست ئیش نەگەر کار و کەسابەتە بی هیچ جێک لە وڵاتی خۆت خۆشتر نییە بەس ئینتیمای خۆشەویستی وڵات نەمایە یعنی باوەڕ بە هیچ شتێکی نییە ئێستا ئەوە نەفتە بزانە نەفت بۆ زستانە نییە بنزین گران بووە موچەکە لە کاتی خۆی نادری گەورە گچکایەتی نەما ڕێز و تەقدیر لە هیچ جێگاش نەماوە یعنی ئینسان حساب بۆ هیچ کەسێک ناکرێت ئەگەر ئەو شتانەی کە خۆت باست کرد لەم مەملەکەتە هەدبێت ئیتر ناڕۆی هیچ وڵاتێکی دیکە پێویستم بە دەروان نییە لە زیاتەوەی خزمەتی خەرچ بکەم خزمەتی وڵاتی خۆمەکەم بەس وڵات دەی بتژینی ئێستا کا چی کردی کار نەسەفری گەنجیمە نەک کار و کەسابەتمە نە بازارمە نەچ ئیش نەما یعنی خەرکەوە دەگەڕ و دەست ڕۆژ هەتاوارەی هاچی دەبین سحێبە شوەیە لە مەترێکی کەمتر نییە مشکل لە مارە زۆرە تاراقدان و جیابوونەوە زۆرە هەموو ئیشەوەیە باشە ئەوەندەی غوربەت و غەریبیت لە غوربەت هابووی خۆ ئامادەنی جارێکی دیکەش بڕۆیەوە ئەو نیشتیمانە بەجێ بێڵی وەڵا ئێستاش بۆم بکرد بەیانی ڕوم لەبارەوە هیچ ئومێدێکم نەماوە ئەوی ڕاستی بی ئەی ناڵێ لەوێ غەریبم غەریبی بەس خۆ ئازادی خۆ دەتوانێت لە خۆت ئیش بکەی خۆ کەس حەقت ناخوا یعنی غەریبی ئەو وڵاتانەت پێ باشترە لێرە باشترە ئێستا لەو کاتی ئێستا باشترە ساعبی بەیانیش خۆیە بەس خوددا بەخۆی دەزانیت چ دیێنە بەس هەوڕە عالیان تەماشاکەی هەر ئیشش دەکەی زەرزدە هەر معاملەش دەکەی هیچ قازانجی بەدوایدان نییە یعنی خۆشی نەمایە بۆ زستانی تەماشا ئێستا کاروان نییە آخر ئومید بەچبی 30 ساڵ بێتون نەتوانی یعنی هەندێک شتی ژیان ئینسانی دابین بکرێ ئەو شتە سەرچیانە سەرەتاییانە ئەخ چ پێ دەکەیت تازان بەتەمای چی بیە کاتی خۆ دەیان گۆڵە تەعینات نییە کە کاتی تەعینات شەو دەیان گۆ وەڵا تەمەن تێپەڕیا ئێستا ئەوانەی کە کات خۆمە کوردایەتین کرد و شۆڕشن کرد و شەهیدن دار پێنا ئەو کوردستانەی باوەڕکەی کەس لەمە بێ ئومێدتر نییە ئومێد نەما بیست ناش شەیداندا و شەهیدش نەبوو هەر وەڵا شەهیدش نەبوو ئێران و جنوبیشن کرد هەر ئەستا کوردایەتی بوو ئێستاش نەبەخۆ نەبمدا نەبرێ کام یەکمە تەعین نییە هەتا مزگەفتی نیە مەلاشن هەیە تەعین دەکرا چیە داخوا حیزبایەتی نییە حیزبی نەبووینە ئەخ وڵات کو دەبێەوە بەڕێوەبردننی وڵات دەبێ و هاوی ئەوەی بینیتان هەست و سۆزی ئەو هاوڵاتیە بوو کە دەڵێت نۆ وڵاتی غەریبی نۆ وڵاتی دیکە گەڕاوم هەستم بە غەریبی کردووە بەڵام ئامادەم جارێکی دیکەش بڕۆم و ئەو نیشتیمانە بەجێ بێڵم لە غەریبیا بژیم دوای ئەو نابڕا دەگەڕێنە وڵاتان بەڵا ئازیزان و خۆشەویستان لە دوای ناوبڕەکە جارێکی دیکە سڵاوتان لێبێت من بەردەوامم لەسەر غوربەت و غەریبی پرسیار لە وڵاتیان دەکەم بزانم چ کاتێک هەستیان بە غوربەت و بە غەریبی کردیان سڵاو لێبێ مامەتی سڵاو لە بەڕستان بەخێراتی کەنانە بەخێر باس دەکەین چ کاتێکی ژیانت هەست بە غوربەت و بە غەریبی کردیان بەڵێ پێشەچی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین ئێمە وەکو مسلمان ئەگەر بیر لە وتەیەکی پێغەمبەر دووری دخوای لەسەر بێت بکەینەوە ئەڵێ کە مسلمان ئسواتە ئاینی ئیسلام بە غەریبی هاتیە و بە غەریبیش دەڕوا ئێمە بەشێکین لە مسلمانان هەنی کەواتە بەشێکی زۆری ژیانمان هەر لە غوربەت بووە بە تایبەتیش ئەو بارودۆخەی کەوا بنن لە وڵاتێکی وەکو عێراقدا ژاوین زۆربەی کاتەکانمان لە غوربەت بردوتە سەرێ بە ڕاکردن و بە ئاوارەیی و بە دەربەدەری و هەر جارە و بە هۆکارێکی نەتەوەیی بێتن سیاسی بێتن یا بابەتێکی تر بێتن ئەتوانم بڵێم بە زۆری ملەتی کورد لە غوربەتە ئەوەی ئێستاکەش بەشێکیان وا لە ئاوارەین ئەوانی شەر غوربەتن بە خۆشمان هەر بە غوربەت هاتینەوە هەر بە غوربەتیش دەچینەوە ئەتوانم بڵێم بەشی زۆری ژیانمان لە غوربەت منم بردوتە سەر باشە ئەو کاتانەی کە لە غوربەت هابووی هەستت چۆن بوو چه هەستێکت هەبوو طبعا غوربەت خۆی لە خۆیدا یعنی غەریب غەریبی ژواتە کەسێکی تەنیا بێدەسەڵات یعنی ئەگەر وەکو بڵێ بەراوردێکی بکەین تا ڕادەیەک لە کۆیلەتی نزیکە بەڵام کۆیلەتی ژێردەستیا غوربەتیش تەنیاییە دووشتن تا ڕادەیەک لە یەکتر نزیکن
بەڵام لە هەمان کاتشا جیاوازیشن بەڵام وەکو ئەوەی ئێمەی کورد کە مێژووی کورد بخوێنینەوە زیاتر لە ڕاکردن و لە نەهامەتی و لە دەربەدەری و لە غوربەت بە تەنانەت زۆربەی ئەو پێغەمبەرانەش کە هاتوونە دووری لەسەر بێ ئەوانش غوربەتیان دیتەوە پێغەمبەر دووری لەسەر بێت کەوا کۆچ کردووە حەزرەتی موسا کۆچ کردووە ینی ئەوانە هەمووی وەکو بڵێ ڕێگایە کە بۆ ئێمەش مایتەوە ئینشاءڵڵا ئێمەشە لە ساو ڕێگایە دەڕۆینەوە ئەو کاتانەی کە لە غوربەتا بووی هیچ بۆ نیشتیمان گریای هیچ بۆ مەملەکەتی خۆت گریای بۆ شاری خۆت بۆ ماڵی خۆت خۆی غوربەت لێرکوانەدام پرسیارەکەت دەمان خاتە بەردەم دۆڕیانێکی یەکجار کراوە ئەگەر ئینسان هەست بە وڵاتی خۆی بکاتن بەڵێ هەموو کاتێک بیر لەوەی دەکاتەوە بەڵام ئەگە خەڵکێک لە پێنا وڵاتەکەی غوربەت بوو بێتن ئەو کاتە چی پێ دەڵێن ئەنی پرسیارەکە سەراجێڕە بێتەوە خەڵکێک هەیە لە وڵاتی خۆی وڵاتەکە غوربەتی کردووە ئەوەیە بابەتەکە یعنی بۆیە دەڵێن پرسیارەکە دەماخاتە بەردەم دۆڕیانێکی قورس تا بەشێک لە خەڵکیش ڕێگای غوربەتی و ڕێگای سەختی بڕیوە لەبەر ئەو نیشتیمانە ئێرە بەچاکیت یعنی بۆ نمونە ئێستاکە ڕەوەندی کوردی هەمووی لە غوربەت دەژیتن ئایا هۆکارەکەی چییە ڕۆشتەوە ئەوەی خۆی بە بەحردادەدا ئەوەی لە بێکاری ڕۆیە ئەوەی لە بێنەهامەتی ڕۆیە ئەوەی دەربەدەر بووە ئەوەی بڕای بە بابەتەکان نەماوە ئیتر وڵاتیش دوچە بەشێک لە هۆکارێکەوە خەڵک ببێتە غوربەت ئەوەیە بابەتەکە یعنی وەک بڵێ تووشی هاوچێشەیەکی ئالۆزی نادیار بووینە تووشی قەدەرێک بووینە ئەو قەدەرە بەرەو هەموو لایەکمان دەباتن شام شەکرە وڵات شیرینتر وڵی شام شەکر وڵات شیرنتن ئەو وڵاتێکی خەڵک هەست بەبوونی خۆی و بە ئارامی خۆی و بە ژیانی خۆی بکاتن بەڵێ ئەمە شیرنا بەڵام تۆ لە تەک لە وڵاتێک بژی هەست بە هەموو تاریکی بکەی دەبێت ئەمە شامێک بیت شەکرێک بێتن وڵی نە شامە و نە شەکرا ئازی باشی قەت لە غوربەت و لە غەریبی بووی لو لبسي لو على غربة في غريبيني ئێستا لە غەریبی هذه العقوبة مالتي ونفس اللي بعشر سنين هذه بەستمەوەی سەفەری هیچ وڵاتێکت کردووە باري لەوێ زۆر بیری چ شتێکت دەکرا ئازی والله بيدي هاتنو مەقسەد کە سوکارێت منداڵێت مار بزيج بكو زۆر بیریوانە دەکرد بخوا هذه كو لا شر إسرائيل لما لقدام جگە لە ماڵ و منداڵ بیری چ شتێکت دەکرد غەریبی چیت کە دەکرد بيز بريم براسي بەڵێ بقران أم لأردم ولا سر قدوز بين بيش أوي يعني باية شي أو لا بهاد باية بس باي لا عراقي بهاد باية فرو مشين بيدهاد يعني غريبي بقصة خوشة هو شال عنه وبرا ئەگە بەس بایەکی عراقت بۆ بەهات بایە بقران دلت پێ خۆش دەبوو حرقلشش أري والله وم دزاني باي ماري خم دي تندري چەند لە غەریبی بووی والله تقريبا لا حفتاو لا شيستو هالسوين لعفتها تقريبا هاتني دو سار لەوێ هیچ نەگریای لە بۆ عراق هیچ نەگریای لا والله بس بشرة هاد تبريد في غريبي همش تكدي تبي تسوي هذا والله فوزنا بوضع كان نارك لك شر لك إسرائيلي بو هذا أنا والله فوزنا هەستا چی ناخۆشت هەبوو لەوێندە بخوا هسي ناخوش سيا أما لقوي زاربي عراقي بوين يعني وكوناك زوري ما نبوي لو هيز نقصانيك ما نبو حمشتك ما مزبوط بو بس أنا خوش بالريك 20 ساعات الريبو ليرة بسباردن تقريبا 20 ساعات بيدسو ذاته 20 ساعات بيدسو 20 روج ليدا من دروج ذاتي نور هیچ کەسێکت هەیە ئێستا لە غوربەت و لە غەریبی بی دۆستی توبی خزمی توبی بقران برام لوينيو برازام لوينيو لا والله كسر شو عملي يعني کەس لە غوربەتانیا بیری بکەی غەریبی بکەی والله غريبي ناكم كابرا بزاف خوي شو لا بهر شيء وتشبلو خوي شو ديار اوي بي باشر لو شتي چ کاتێک هەست بە غەریبی کردووە یان قەت لە غوربەتا بووی والله برام لە غوربەتی گەلە ناخۆشە چکە لەبەرەوەی ئەم بەخۆم کە برێت جارێ 15 ڕۆژ 20 ڕۆژ چوومە دەرێ هەردەم شاری خۆت خۆشترە لە دەرێ لەو جێ کە تێدابی خۆشترە نەک بچی بکەوێ غەریبی و جیانە هەردەم وڵاتی خۆت خۆشترە لەوەی کە بکەویە دەرێ باشە و کاتێک کە لە غەریبی بووی هەستت چۆن بوو چه هەستێکت هەبوو
هەستێکی زۆر زۆر ناخۆشمە بوو هەستێک زۆر ناخۆشمە بوو هەردەم فکرم لەسەر کوردستان بوو یعنی هەردەم گۆ بگەمەوە کوردستان یعنی هەردەم فکرەکەم لە سەوەی بوو بگەمەوە کوردستان بیری کوردستانت زۆر دەکرد زۆر بیری کوردستانم دەکرد بە تایبەتی لە کوردستان بیری سش دەکرد بیری چێ دەکرد بخۆی بەشەر هەر دایم بیری خاک و وەتەنی خۆی دەکات مەبەستم شەخسەکانە مرۆڤەکان زۆر بیری ماڵ و منداڵە دەکرد بیری دایک و باوکت دەکرد بخۆی هەر دایک و باب لە هەمووی ئەساسترا کە بیری دەکەی و دوایە ماڵ و منداڵ بەری لەو کاتانەی کە لە غوربەت و لە غەریبی ئابووی هیچ نەگریاوی بۆ کوردستان نەگریاوم بەران زۆر غەریبیم هەستاوە کە برێ غەریبیم هەستاوە بەران نەگریاوە سەفەری چ وڵاتێکت کردووە قەت غوربەت و غەریبی دیوە باش ئەگەر لەو نیشتیمانە بڕۆی زۆر بیری چ شتێک دەکەیت چ بکەم؟ ئەگەر لەو مەملەکەتە دوورکەویەوە بیری چ شتێک دەکەیت زۆر دوور ناکەم ئەگەر دوورکەوتیە ڕۆژێک سەفەرت کرد توی حەجێ بیری چ شتێک دەکەی لە کوردستان بیری نیشتمان لە نیشتیمانە بیری چ کەسێک دەکەی بە تایبەتی خزم کەس و شتیوە وڵاتەکەت دیوە هیچ سەفەری هیچ جەیەکت کردیە وڵا بەس سەفەری سعودیام کردی هیچی سەفەری سعودیات کردیە لەوێ زۆر بیری چ شتێکت دەکرد وڵات چی بیری چی هەر غەریبی چ شتێکت دەکرد لێرە وڵاهی غەریبی هیچمان ناکرد بەمان لەوێ مابینەوە هەستت لەوێ خۆش بوو ئەرێ وڵی خۆشترین جێ ئەوێ ئەی دەڵێن نیشتیمانیش خۆشەویست هەموو مرۆڤێک نیشتیمانی خۆی خۆش دەوێت تەمانە خۆشتی دەوێت بەس ئەوێندە لە هەمووی نیشتیمانی خۆشتر ئەوێندە لە نیشتیمانیش خۆشترە ئەرێ وڵای بە من ئێستا خۆشترە بیری ماڵ و منداڵی خۆت نەدەکرد کورە ناوە هیچت بۆ بێنەوە هەر تاعات و عیبادەت ئەرێ لەوێن دەر زۆر دەگریایی واللهی گریان وابزانم کەم نەگریان کەم دەگریای بڵێم گریایمە نا حەز دەکەی جارێکی بچێوە ئەرێ وەڵا خوا قسمەت کا ئیشاءالله یادگاریەکت لەوێن دەر هەبوو وڵا یادگاری چی هەر ئەوە بوو کەست ناسی لەوێ ئەدی برادر لەگەڵێک بووین برادرمە هەبوون لەگەڵێک بووین 4 کەس بووین زۆر خۆشمان ڕابە ئەرێ خۆش بێ سەلام وەڵایی لە ژیانمدا لە 2007 چوومە عەمرەی 15 ڕۆژ بە 8 وەرەقەونی بوو گوتم کاکە عەزم لێ 7 وەرەقەی بدەم 15 ڕۆژ لێ ببنێمە گوتی وەڵایی لە 15 ڕۆژە دەبی ڤیزەی بینەوە لە بۆ نوێکەینەوە وەڵا گوتم دۆ باشە جەماعەت لە ناو مەشای گوتم کورە تخواکەی دوعام لێ بکەن زۆرم عەز لێ ئەو 15 ڕۆژەی ئاخریش لێ ببنێمەوە وەڵا گوتی ئاگە قسمەتی لێ دەبینێ وەڵایی هەستێکی زۆر غەریبم لە وەستا کە لە بەیتێ ئەوە لە مەدینەی دابەسین دەوری 12 ڕۆژ بوو 8 ڕۆژ بوو لێ ماینەوە گوتیان کاکە خۆتان حازر کەین پاشی خوتبەی دەچینە مەکەی دوایەوەچی چینە مەکەی وەڵا هەستام هاتینەوە هەموو پاسەپۆرتیان وەگر بوو ئیمنیان نەداوە گوتم کاک عاجی هەزار ڕەحمەتی لێبی عاجی باقی مای لە موسترێ بوو لەگە عاجی قارەمانی چینە ئەوەی مەولود بێژەکە وەڵا گوتم کاکە وەڵا پاسپۆرتی منتان نەدایتەوە گوتی کو وەڵا دناو پاسپۆرتەکان درایتەوە وەڵا گوتم کاکەم تازەوتە لەگەڵ جەماعەتی ئەو شایەت هەیە ئەمە ئەو 5 نەفەرە تازە لەناو مزگەفتی پێغەمبەری سەڵاو عەلەیهی وسەلەم هاتینەوە گوتیان ئەرێ وەڵا گوتی وەڵا کاکە ئەمە چوین وەرماگرتەوە ئی کاک عاجی تێدا نییە وەڵا گوتیان کاکە لە مەکەی لە بۆ دەردێنین وەڵا لە مەکەی 15 ڕۆژەکە تەواو بوو ڕێز خافرەکەمان مووسڵایی بوو لە بۆی دەرینان بە 600 چوینە جددە و هاتینەوە بەس حەزم زۆر بە غەریبی دەکرد لەبەر ئەوەی یەکەم لە مارمندارم دوور کردمەوە دەیانگۆ هەموو عالەماتەوە ئەتونە هاتیەوە لە لایشتیش حەزم دەکرد هەلەوێ بمربامە لەبەر ئەوەی کە کابرایەک دەمرد بەڕاستی ئەگە عەسوودینە بە عەسوودین پێ دەبرد 6 ملیۆن کەس نوێژ لەسەر جەنازەی بکە دەبی ئەوە چ بەرەکەتێک بی بەڵام غەریبی مار و منداریشت دەکرد مار مندارم وەڵایە چەند جاری تەلەفۆنیان دەکرد دەستم بە گریانی دەکرد لەبەر ئەوەی بەڕاستی هەستی گریاشی ئەرێ وەڵا هەستی مار و مندار زۆر شتێکی غەریبیە یعنی ئەگەر ماری خوای نەبایە بەید نەبایە کە حەست بە غەریبی نەدەکرد لەوێن دەر
بەڕاستی زۆر دەگریام لە مار مندارەکەم چکە زۆر دوورکەوتنەوە شتێکی ئاسانە یعنی ئەساس کارە ساتە بەڕاستی ینی زۆر ناخۆشە لە مارومدار و کە سوکارت دوور بکەی و خاستن بە جژنەی ڕەمەزانێ ئەو جژنە پیرۆزە کە عالم نوێژی جژن دەکەی شادەی بەرزی لە لای خوای وەردەگریەوە دۆقی لەگە ئەو خزم و کەس و برادر و دۆست و ئەحبابی دەکەی لەوێ کەس ناناسی کەس ینی ڕاستە هەموو خوشک و برای یەکن لەناو بەیتێ خەرەبارخش زۆرە بەس یعنی کە دێەوە فندقی دەست بە گریان دەکەی بتەنێ تاقە سەلامەک ئەتو لەوێ نەکەس دەناسی دەبی ئینتیزای ڕێز قافلەی بکەیتە دێ کاکە خۆتا ئازرکەم با بگەڕێنەوە زۆر ینی بەڕاستی هەستی بە غەریبی دەکەی لە غەریبایەتی هەستەی زۆر ناخۆشە کاتێک بیری مار و مندارت دەکەی یعنی جار هەیە ئەگەر بەڕۆم بی بەدیم بیها یعنی مردنی خۆت دەعبێنی بەس ئەوێندە ناعبێنی کە بتەنێ لەو دەوڵەتەی ئەرێوەڵ ئەمە ئێستا گەلە جارە گە دەچمە بەغدایە یان دەچمە سووریای لە بۆ مەوادی یعنی ئەو پەڕێ پەڕی دەڕۆژ 5 ڕۆژ تەعامل ناکەم دەرێم بەزووترین کات بگەڕێمەوە ناو مارومداری خۆم هیچ جێ گوچی مارومداری خۆت خۆش نییە کە دەگەیەوە دەڕێ ئەلحەمدولیلا کە گەیشتمەوە ئارە وەڵی خاکەکەی خۆت ئەگەر هەرچەندە حاکمی زالم وانەش حکومت لەسەر بکەن و حکومت لەسەر بجێرن و عەدالەتیش نەبی بەس سوکە دی ناو کە سوکار و عەشیرەت و شاری خۆت و ینی هەستی غەریبایەتی لەبیر دەستەوە لەبەر کە سوکار و خۆشەویستانت ئەرە وەڵی شتەکەی لە کە سوکاری خۆشتر ئەدی ئەو دینەوە هات لێ دەکاتن ئەتو هەموو کە سوکاری خۆت لەکن بە قیمەت بی لەکن خۆشەویست بی بە زەید پێدا بێتەوە خۆ بەس لای ماو هەیە لە دەوڵەتەکانی مرۆ کەس نە بابی خۆی دەناسی نەداچ خۆی دەناسی نەخۆش خۆی دەناسی ئەدی ئەو دینەیە سۆز و عەتف لۆ دروست دەکاتن وەر لێ دەکات قیمەتی ئینسانیەت بزانی السلام عليكم ماما عزيز باشي احوالك سلامتك بخير بريستيا سلامت يا اخوان بخير بستشاف سفري زلاتك كرديا والله بس ما صوت ما سعوديا اري والله لو هست بغريبين كرديا السعوديه تعبري خوش غريب لو غريبين كنا سعوديه سعوديه كنا خوش دولة كنا خوش غريبين اجتماعنا ندكرت غريبي مارو مدار ندكرت نعم قبل السعوديه زيك خوش وبيروسو تعبري او غريبين قد غربة غريبي نديتي بيزقلاوي كتشي السعودية برو قديم او غريبي دبيني بس هانا وكاكي بريم قد لا غربة ولا غريبي يا ابوي بقران غربة وغريبي بس ما السعودية دروج ما دوادروج ما عندي وزو غريبي ما عندك وش تلفون ذا قريان دهان ليه قريان ده اري والله يعني زور غريبي ما تبدن دنج من داران ابو غريبي مرتضى صار بقول قريان دهان شن ولاتي زور ناخوشة ذا السعودية اللي هم ولاتي كان خوش او ذا غريبي مرتضى صامن زقلا مالو مدال زيادة الغريبي سيشلش كدكر والله بزوري مارو من داخل با مارو من بزوري دولاتي خودور كوي ناخوشة أنا والله ناخوشة ذا السعودية اللي هم ولاتي كان خوش ترى أو ذا غريبي مرتضى أدب ولاتي كان عندي خوش ترين ولاد الدنيا يا سعودية أو ذا غريبي مرتضى صامن ماما جان أيتو باب زانم قد لا غربة ولا غريبي يا أبوي بله والله من بخوم لدوامي بوم بيزرو جانا دعتني وا تقريبا حتى 6 روجا باش 6 روج بيدا شو غريبي ماري من دار داك داكو بابو أوانا يعني عسكري بوي لا العسكري دوامه شو بوم من الزمان بولي بوين يعني تقريبا بيزروج لما بندروج لما بيز لدوامي بوين يعني غريبي ماري من دار داك يعني فكرة ذكر دوا يعني زور غريبي ماري من دار يعني داكو بابو غريبي بلادر يعني ابو بلادر مبروع ابو غريبي والم ذكر يعني بلادر كان شو بري بلادر خوش استماري والله غريبي واش زور ذكر يعني اگر يعني أنا دقريان بقول عقريان نعم بس إنسان زور غريبي ذاك يعني هو بريم قريب من قريب مع إنسان راسي بس زور غريبي عندك يعني فكر ذاك هو أتولى زي شكل دول كي زور غريبي عندك زور تبرع باشك معناه لو نجتمعنا درون خوان توشي غربة وغريبي ذاك نسيت هي بوان والله قلنا عبرون يا سيك ببارك من دارمي كرم زائرة يعني قل عذبك يكسعتي بين نعيمه وأنا قبل ولا أنا احتمالية يعني نعيمه يعني دبري سبنيدت اي شيء بير نفط برا سبنيدت اي شيء ايواري داشي لسنه اخواني نجي دكم تلفون دكم تبو درم بيويتي ادي او من داري درواتن هيك مش درجينيا يعني بشر ناعيوه يعني قبري اخوي ناعيوه هيك اولادينيا دابا كوري من درجه مروف زند عيمو ناعيمو
زۆر زەحمەتە گونا عەداک و بابی بەجێبێلی وڵاتی خۆت بەجێبێلی ئەتو لێرە لەناو یعنی لەناو کوردستانێکی هەمووی بسوورمان وەرە بڕۆ غەیرە دینی نە برادەرتەیە نە ناسیارەکەتەیە لە غەریبیان زەحمەتە زۆر گونا وڵاتەکە کابرای کاسبی قەنەعەت بکە ئەمە چەند ساڵە لەگەڵ کاک عازی لێرە بێکۆینا ئێستا ئەلەوی شەش ڕۆم دەتانم یعنی عەلاقەی فرۆشتم لەو جادەی مارومدارەکەم پێ بەخێو کەم ئەمە لەگە ئەو شتەی دانیمە کابرا بێ وەڵا لەبێ باراییان دەڕۆم یان ژیانما هیچ نییە وە نییە بای هەندێک کاسبی هەیە بکەیت کابراکە چای لە کاسبی بی بەس کابرا هەیە چای لە کاسبی نییە وزە وەڵا عەسری دەرێ وەڵا بێ پارە ڕۆی لەبەر بێنەفتی ڕۆی وە نییە هەموو خەرج کاسب ئەو چەند ساڵم گەشت ئەو تەمەنەی بەخوای ژنمونە هیچم نەبوو لەخوای بەزیاد وێستا چ عیبم نییە و کاسبیم کردو لە مارومدارەکانم و چ عیبی نییە ئەگەر دەڵێن لە وڵاتان شاشبی پاشاشبی بەڵام کە لە سۆز و لە باوەشی دایک و باوکت دووربی کەواتە هیچت بە نانانا هیچ ژیانت نییە ئەگەر دنیا هەموو ئیتوبی لە دەرێبی ناکە یەک دقی بچێ ینی داکەت بۆن کەی ئێستاێک بەواری خۆم بابن ما ڕحمەتی خوای لێبی داکەم مایە ئێستا من لێرە مارم ناو لێرەیە ماوەش بێت سێ ڕۆژ 100,000 ماچی دەکەم دەستی ماز دەکەم لە باوشە خۆی دەگرم حتا دەگریم باشتێ وردیم دەگریم ئەری بە قورعان ینی چەندیش دوورین گەزنا ئەم خەرچی گەزنەی مارم لە نووسرانم 5 کیلۆمتر دوورە کە دەستمەوە دەستی ماز دەکەم چای منی بەخێر بەسەر چاو ئەگەر ژیانمان لە وڵاتانی دیکە لە ڕووی مادیەوە خۆشتر بێت بەڵام هیچی ناکاتە نیشتیمان وتراوە ئەگەر شام شەکر بێ وڵات شیرینترە هیچ شتێک ناگاتە ئەوەی ئەواران پیاسەیەک لە شارەکەی خۆت دەکەیت و لەگەڵ دۆست و ئازیزانت دادەنیشی و لەم نیشتیمانەیە باوەش لە دایکت دەدەی دەستی دایک و باوکت ماز دەکەی لەگەڵ براکانتی لەگەڵ خوشکەکانتی لەگەڵ خۆشەویستانتی بەڵام ئەگەر لە غوربەت و لە غەریبیابی کەسێک نییە سڵاوێکت لێ بکات و کەسێک نییە پیاسەیەکی لەگەڵ بکەی و دەردە دڵی خۆتی بۆ باز بکەی هیوادارم هیچ کامێکتان لە غوربەت و لە غەریبیا نەژین ئاسوودە و بەختەوەر بژین تاتەوەرێکی دیکە هەمووتان سپاردەی خوای گەورە دەکەم خواتان لەگەڵ